بعدين عملنا كده. Ben güzel. Kaçma olsayacağım. Está bem, مثلا Sonuç kurulum buluyor, bunları yapıyoruz. Teşekkür ederim. ئەمڕۆ چواردەی شەش تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی نۆ دەستی پێکرد لە سنووری پارێزگای سلێمانی 33,000 قوتابی خوێندکارمان هەیە کە دابەشکران بەسەر 683 هۆڵی خوێندنە. ئێمە ئەوەی هەبێت سوپاسی مامۆستایانەکەین کە ئەم ساڵیشمان تێپەڕاند و پرۆسی پەروەردەمان خستە کەناری ئارام و هەروەها داوا لە دایک و باوکانەکەم ئەم فترەی کە تاقیکردنەوەی نیشتیمانیە هەم جەوەکەی گەرمە هەم ڕەمەزانە هەوە بن زیاتر خزمەتی مناڵەکانیان کەن بۆی سەرکەوتووتر بن لە ساڵانی ڕابردوو. و سبەینەش 15 مانگ تاقیکردنەوەی پۆلی 12ەکان دەست پێکا و ئەوانیش لە 620 هۆڵی خوێندنان و 36,000 قوتابی خوێندکارن بە هەردوو بەشی زانستی وێژەیی و پیشەیەکانەوە. ئەوەی هەبێ ئەم ساڵ لە ڕووی نەوعیەوە باشتر خۆمان بۆ ئامادە کردووە و هیوام وایە قوتابیان و خوێندکاران گوێ لە هیچ دیعایە و حاڵەتێکی پێیجە کۆمەڵایەتەکان نەگرن کە زۆر جار بۆ ساردکردنەوەیانە زۆر جار لەوانەیە خەڵکانێک بن خۆیان مستەوای زانستیان باش نەبێیان دەرنەچنیان داغڵنەوە بوو بێتن هەوە بن ڕەفیقەکان یان کەسێکیان خزمێکیان ئەمە زیرەکە وای لێ بکەن ساردیکەنەوە بۆی وەکو خۆیان دەرنەچێت یان سەرکەوتن بەدەستنێنێ. لەبەرەوە ئێمە تەمەنای سەرکەوتنە ئەخوازیم بۆ مقتابیان و خوێندکاران و سوپاسی خەمخۆری و دڵسۆزی مامۆستایانەکەین سەرباری قیرەین دارایی ئەم ساڵیشمان تەواو کرد و تەمەناکەین بۆ ساڵی داهاتوو لەم ساڵ باشتر بین و بەخێربن و دەستان خۆش بێت.